لە ماوەی ئەم 4 مانگەدا لە سەرتاسەری هەرێمی کوردستان 12 کرێکار بەداخەوە گیانیان لە دەستداوە لە کاتی کارکردن کە هۆکاری سەرەکی بەهۆی نەبوونی سەلامەتیە لە شوێنی کار. لە ماوەی ئەم 4 مانگەدا 19 کرێکار ڕوبەڕووی زامدار ببوون بوونەتەوە، واتە بریندار بوون. زۆرینەی ئەو کرێکارانی گیانیان لە دەستداوە کرێکاری ناوەخۆی کوردستانین، تەنها 3 لە مردووەکان کرێکاری هاتوون واتە لە وڵاتانی دراوسێ و جیهانی، بەڵام زۆرینەی ئەوانەی بریندار بوون کرێکاری هاتوون. زۆرتەی ڕووداوەکان گیانە دەزان لە سنووری پارێزگای سلێمانی تۆمارکراوە، لە دوای ئەوەش پارێزگای هەولێر دێ. تا ئامادەکردنی ئەو راپۆرتە تیمەکانمان هیچ هەواڵ و هیچ بەدوادنەچونێکیان بە ئێمە نەوتووە کە کرێکارانی مردوو زامدار بوو قەرەبۆ کرابنەوە لەلایەن وەزارەتی کار و لایەنە پەیوەنددارەکان و کۆمپانیاکان کە بەپێی ئامارەکان هەژاری لە هەرێمی کوردستان لە ساڵی 2010 کە ئەم ئامارانە ڕاستیە علەماتی پرسیاری لەسرە گەیشتۆتە 105.46. ئەم ڕێژێ بەپێی ڕاگەاندنی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی عێراق لە ساڵی 2020 ڕێژەی ئەم ڕێژەیە هەڵەکشێ بۆ 112 لە هەرێمی کوردستان و 134 لە عێراق. بەپێی ئامارەکانی دەستەی ئاماری کوردستان لە حوزەیرانی ساڵی 2019 بڵاو کرایەوە ڕێژەی بێکاری بۆ گروپی تەمەن 15 بۆ 24 دەگاتە 123.19.